یەکێک لە سەرچاوەکانی دابینکردنی ئاوی خواردنەوەی سلێمانی نزیکە لە وشک بوون. سەرچاوی ئاوی سەرچنار کە وەک شوێنێکی گەشتیاری و دابینکردنی ئاوی بەشێک لە گەڕەکەکان سوودی لێ وەردەگیرێت. بەڕێوەبەری ئاوی سلێمانی دەڵێت ڕۆژانە پێویستمان بە 450 بۆ 480 هزار مەتر سێجا ئاو هەیە بۆ سنتەری سلێمانی، بەڵام لە باشترین دۆخدا تەنیا توانای دابینکردنی 350 هزار مەتر سێجا ئاومان هەبوو و ئێستاش دۆخەکە خراپترە، چونکە ئەو سەرچاوانەی بۆ ئاوی خواردنەوە پشتی پێدەبەستین بەراورد بە ساڵی ڕابردوو لە 150 کەمی کردووە. کانیاوی سەرچنار بڵێ تەماشایکەن دابەزینی پێوە دیارە، هەر بە چاوبینی دابەزینی پێ پار ئەم کاتانە توانیمانە 180 مەتر سێجا ئاوی لە دەربێنین، هاتوۆتە 90,000 ینی لە 150 دابەزیوە. کەمی بارانبارین لە ناوەڕاستی وەرزی بەهار مەترسیەکانی خۆی نیشانداوە. ئێستا کە وەرزی تەقینی کانی و کارێزەکانە دیمەنەکان پێچەوانن. بە نزیکی لەوانەیە لە ساڵ 20 کەمتر بێت، چونکە خۆشحاڵ سەرچاوەکانمان لەو جۆر سەرچاوانن کە لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی بارانبارین ئەبوژێنەوە، ینی سەرچاوەکان وڵاتی ئێمە. بە گوێرەی ئامارەکان 5500 بیری ئاو لە هەرێمی کوردستان هەن. مامۆستایەکی زانکۆش دەڵێت جگە لەو بیرانی کە فەرمین هەزاران بیری ئاوی نایاساییش هەن کە کاریگەریان لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی هەیە. داتای لە پار بەراورد بە ساڵی پارم لایەکە 5 مەتر دابەزیواتە بە 5 مەتر زیاتر بڕۆینەوە، بەڵام بەلێدانی بیری زیاتر زەرمان بەرەکەوێت، نەک لەوەی کە ئاوی زیاترمان دەستکەوێت، چونکە ئێمە کە ئەم ئاوە دابەزیواتە ئاوی پێویست نەبوو بۆی چینەکانی ژێرزەوی پڕ بێتەوە، ئەو چینانی کە ئاو هەڵەگرێت. بەهۆی کەم بارانی کە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە 120 بۆ لە 125 تێکڕای دابارین بووە. کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر سەرچاواویەکانی کانی و ڕووبارەکان، لە ناویاندا سەرچاوی ئاوی سەرچنار. ڕۆژ سەلاح کەناڵ 8 سلێمانی.